بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە درێژەی بەرنامەکان لەگەڵمانن لەم بەشە لە بەرنامەکان سەیوانی کەریمیمان لەگەڵا بێ بۆ گزارش لە چۆنیەتی ئاعتراز بەرامبەر بە هەیئەتێکی جمهوری ئیسلامی کە لە ئیمڕۆدا لە شاری ستۆکۆڵم حزوریان پیا کردووە. هەروەک ئاگادارن لە ڕۆژانی 1 و 2 خۆرداد شاری یۆتۆبۆری کۆمەڵێکی ئاعترازی لەلایەنی حزبی حکمەتیست و هەروەها چەند ڕێکخراوێکی ترەوە بە خۆیەوە بینی کە ویستیان ئەوامری جمهوری ئیسلامی لەژێر ناوی خەدەماتی کۆنسولی بێن لە شاری یۆتۆبۆری دام و دەستگای جاسوسی خۆیان بڵاو بکەنەوە، بەڵام خۆشبەختانە قاتعانە جواویان دراوە کە جارێکی تر هەوەسی ئەوە نەکەن بێن لە شاری یۆتۆبۆری قەتع لەم بکەن. ئێستا چمە لای سەیوانی کەریمی و گزارشێک لە چۆنیەتی هاتنی ئەو هەیئەتە بۆ ستۆکۆڵم و بەرپەرشدانەوەی حزبی حکمەتیست و هەروەها ئەو معتەرەزانەی کە لەوێ بوون. سەیوانی کەریمی ئەگەر گوێ لە دەنگی منۆیە سڵاوت لێ بێەوەم کاتت باش. بۆ بنەرانی یاردەمی تەلەڤیزیۆنی کەرتەوە هیوادارم کە وەک لە مقدمە ئاگادار بووی من باسم لەوە کرد کە ئیمڕۆ هەیئەتێک هاتوونەتە شاری ستۆکۆڵم هەروەها لەلایەنی حزبی حکمەتیست و چەند لایەنێکی ترەوە ئاعترازێکی بەربڵاو کراوە و بەرپەرچی هاتنەوەی هاتنی ئەم هەیئەتە دراوە. ئەم هەیئەتە کێن و ئەو چۆنیەتی گزارشێک لە ئاعترازی ئێوە بەرامبەر بە هاتنی ئەم هەیئەتە. بۆ ئاگاداری بینەرانی عەزیز تەلەڤیزیۆنی کەرتەوە ئەم هەیئەتە دروست بووە لە جەوادی زەریف و هەیئەتێکی اقتصادی لەگەڵی هەیئەتێکی ئابووری سەفەرێکیان کردووە بۆ وڵاتەکانی ئسکاندیناوی چەند ڕۆژێک لەمەوە پێش لە فەنلاندیان ئێستا دەستیان کردووە بە سەفەرێک بۆ وڵاتەکانی تر کە ئەمڕۆ تقریبا سەر لە بەیانی ئەمڕۆ گەشتونە سەر ستۆکۆڵم. پێشتر ئێمە لە شوێنی کۆبوونەوەکان ئاگادار بووینەوە و لەگەڵ هاوکاری لەگەڵ حیزبولایەتەکانی ترا توانیمان جەماعەتێکی زۆر کە دژ بە جمهوری ئیسلامی دژ بە ڕژیمێکی کە زیاتر لە 100 هەزار ئەدامیان کردووە لە خەڵکی ئازادیخوازی کۆمونیستەکان جەماعەتێکی زۆر ئاگادار بکەینەوە و بتوانین دژ بە هاتنیان دژ بەم ئاوازە کە جمهوری ئیسلامی کردوویەتی بە چەپەکان بە ئازادیخوازەکان دژ بەم بێسین و کۆبوونەوەیەک سازکەین. لەم کۆبوونەوە حزبی حکمەتیست ڕۆڵێکی سەرەکیە بوو، بەڵام حیزبەکانی تریش وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری و حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها چەند لایەنێکی تر لە حیزبە کوردستانیەکان حەزب ناسیۆنالیستەکان حوزوریان بووە لە کۆبوونەوە. بەهەڵ نیەتی ئێمە لەم کارە پێش هەموو شتێک ئەوە بوو کە بە میدیاکان ڕابگەێنین بە خەڵکی کە لێوە بوون کە کۆبوونەوە کە شتیانێکی ڕابگەێنین کە ئێمە حیزبێکی دژ بە جمهوری ئیسلامی ئێمە جەریان بکەین لەگەڵ جەریانەکانی ترا دژ بە سیاسەکانی جمهوری ئیسلامی تا ئێستا بوون و هیچ وەخت ڕێگە ناکەن کە جمهوری ئیسلامی کە ڕۆڵەکانی زۆربەی لە بنەماڵەکانی بەبوون ئەوە کە کۆمونیستن کە ئازادیخوازن کە هەوڵیان بۆ بەرابەری بۆ یەکسانی داوە ئێدام کراوە دژ بەوە یەکسانی بۆ ئاگاداری بۆ بینەرانی عەزیز چەند کاناڵ ڕاگەیاندنی نێودەوڵەتی بوون کە ئەم ئەخباریشانە پوشش داوە. سەیوانی کەریمی وەکو ئەوەی کە ئەو تەجەموعە لەوێ حزوری پیا کردووە ئەو شوعارانەی کە ئەدراچی بوون هەڵوێستی خۆتان بەرەو جامعەی سوێدی چۆن ڕاگەیان ئەو خەڵکانەی کە لەوێ نەزارەگەری ئێوە بوون قەتعاً وەکو پاراستنی سیستمی سەرمایەداری پۆلیس لەوێ حزوری بووە هەڵوێستی ئێوە ئیطلاع ڕەسانی ئێوە بەرامبەر بە خەڵکانی سوێدی کە ئێوەی معتەرەزیانە بینی چی بوو؟
لراستی دائما أقول شعار سركي كان كدراو كجمهوري إسلامي يما بهيج دار بسيكي وبهيج حزب جريان دائما ونافع جواب الفرقي إيران أمحي جمهوري إسلامي وكو لكيكي مانجا وكو لكيكي غير قبول وقوكي بإيران بلا يتد صلاة بسوريا وليلية إما تجي أبنيا وهيبان دو وسكت بتوان الجمهورية الإسلامية لدى صلاة عنيات هيبان دو روخان الجمهورية الإسلامية سنة ممكن نزل الإسلامية أما كونكريتي ولا أو موانا هدفنا أو من كسان شكل ربما أو كسانك وكو خلقي سيدي من أمشتغل كراحة كما قال جانب كان جوائز دليل فوقي نبي الجمهورية الإسلامية نبي رجيم كان زيادة صف زائدة من كردوان لرحزوري هي وهلوها دعوة كردني دولة السويد تأييد كردني أو استعباطات سماداني بو بدا سعودين سيدي بدا سعودين كنت عشقي جانب إنسانها بو المهمية وها رجيم بهذا باكراوند توقعي سي هیچ فرق نکرد دولت سرمایه‌داری کن سویدی شد یک دولت اما قصه هم بود او خلقانه که عطنا من یادی و خلقی سویدی بود فکان هم که دولت سویدیش و وزیر امور خارجه سویدیش که نوع کسانه که نمایندگی دولت سوید و پشتگیری و دعوت کردن جوایزی که هیئت دولت و وسط پشتگیری کردن با مشترک دولت سالتان نشست و شست خیلی اما شعار سرکیفی که من داوی که هاتنی جواب زدی بود قاتلی بود کسی هم کسی کشتوه سکت استفاده کن دعوتی کرده و سفر کمکی کرده بود و اما اقصد که مکرم بود میدیکن کم بیت بتنام زن بلاغ توکسان میاوت و نشون که سرمایه‌داری سیستم سرمایه‌داری کردیسی به عنوان منفعتی باید با سانسوریه. سپاس سیوانی کریمی بوی که نمبشا لبرنامه‌کان لەگەڵ من بوویت و هەروەها دەستخۆشی لە ئێوە و لە تەواوی ئەو هاوڕێ و معتەرەزانەکەم کە ئێمڕۆ لە سەرفی ئەتراز بەرامبەر بە جمهوری ئیسلامی حضوریان بووە. ئەگەر لە دوات دەقا شتێکی کورتت مابێ باسی بکەی فەرموو ئەگەرنا ماڵاوای لێکەوە. زۆر سپاس دەکەم لە کۆتاییەتە ناوە حەزەکەم ئەگەر هەر هەیەتێک لەلایەن جمهوری ئیسلامی لە هەر وڵاتێکا حضوری بوو داواتان دەکەوە موسانەکانی ئازادەخوازەکانی ئەو وڵاتە کە هەستن دژمن دەستن ئەو مەیانە باز نەکەن لە جمهوری ئیسلامی کە بتوانێت لە دادگەڕی ئێرانیش جۆرە بدا و کار بکەن. کارگەستا زۆر لە کارگەستەکانە مەقسان کردن بتوانین گزارشێکی زۆر برد لە وەرزی سۆکۆنی